ئەگەر باسی بارودۆخی ژنان بەعام بکەین لە سەررجەم ینی کوردستان لە هەموو بەشەکانی لە هەموو شوێنەکانی ئێستا ژنان هاان لە مەرحەلەیەکی پێشکەوتوتر لە چاو جاران. ئەگەر ئێمە باسی ژنان بکەین هەر لە دێر زەمانەوە یعنی ژنان ڕۆڵیان هەبووە لە ناو کۆمەڵگا و شان بەشانی پیاوان کار و ئیشی خۆیانیان ئەنجام داوە، بەڵام زیاتر ئیشەکانیان لە ماڵەوە بووە. یعنی ئێستا ئەبینین ئەو جیاوازیە کە هەیە، ئێستا ژنان سەرڕای ئەوەی کە کاری ماڵەوە ئەنجام ئەدەن لە دەرەوەیش خەریکی ئیشکردن. یعنی هەر یەک لە ژنێک ئەگەر وەزیفەیەکی نەبێت وەکو مامۆسایەک وەکو مۆزەفێک ئەبینی ئیشێکی سربەخۆی هەیە، دێتە دەرەوە ئیش ئەکا، پشتی بەخۆی بەستووە. ئەمە چی وای لێ کردووە؟ ئەمە ژنان بەگشتی ئێستا ئێمە بۆ ئەبینین کە زۆربەی ژنان لە دەرەوەن و خەریکی ئیشکردن و ڕێژەی ئیشکردنی ژنان بەرەو زیاتر و زۆرتر ئەڕوا ڕۆژ بە دوای ڕۆژ. پێداویستەکانی ژیان بەڕاستی سەختترن، پێداویستەکانی ژیان زۆرترن. جاران خێزانێک ئەبینی زۆر بە سادەی ژیانی بەسەر ئەبرد، بەڵام ئێستا پێداویستەکانی ژیان وا ئەخوازیێت کە تۆ لە هەر خێزانێک ئەبێ لە کەسێک زیاتر ئیش بکات بۆ ئەوەی بتوانێت ئەو پێداویستیانە وەکو خۆی دابین بکات و جێبەجێ بکات، چ بۆ ژنان و چی بۆ ئەندامانی ئەو خێزانەی کە هەن. بۆیە ئەوەی کە من ئەیبینم و تێبینی ئەەکەم بارودۆخی ژنان ئەوەی کە گۆڕاوەلایەن ڕێژەی ژنان زیاترە بۆ ئیشکردن. سەرەتای دەستپێکردنی کاری ژنان و ڕێکخراوەی ژنان وەکو خۆمان ئەزانین یەکێتی ژنان ئەو شوێنە بوو کە ئەو دامەزراوە بوو کە هێرۆخان دەستی هەبوو لە دامەزراندنی ئەو ڕێکخراوە. ئیشی ڕێکخراوەکانی ژنان و یەکێک وەکو یەکێتی ژنان کە هاتنە ناو کۆمەڵگا و ئیشیان کرد لەسەر ژنان و لەسەر کەم و کوڕەکانی ناو ئەو کۆمەڵگایە، حتمما هۆکاری لە پشت بوو. حتمما ئێمە کە ئەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێکخراوەکانی ژنان ڕێژەیان زیاد ئەکاوە، چالاکوانانی ژنان ڕێژەیان زیاد ئەکا، حتمما ئەمە کۆمەڵی هۆکاری هەیە. هۆکارەکانیش ئەوەیە کە ئێمە ئەبینین توندوتیژەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زۆر بوون ئەچێت، بەرەو زیاد بوون ئەچێت. سوتانی ژنان، کوشتنی ژنان، لە ناوبردنی ژنان، لە ناوبردنی مافی ژنان، ئیش ئەکرێ لەسەر ئەوەی کە ژن ئەسڵەن مافی خۆی هەر وەرنەگرێتەوە. تۆ هەر ڕێکخراوێک ئامانجی خۆی هەیە کە بۆ نمونە ڕێکخراوێکی ژینگەی ئامانجەکەیەوە تا لەسەر ژینگە و بواری ژینگە ئیش بکە. ڕێکخراوی ژنانیش بە هەماشەوە ئامانجی ڕێکخراوەکانی ژنان حتمما هاتووە بۆ هوشیاریکردنەوەی ژنان، نەک تەنها ژنانیش. تۆ کاتێک ئەڕۆی لە شوێنێکە سیمینارێک ئەنجام ئەدەیت ڕێژەیەکی پیاوانیشی تایە، لەوانەیە ئەو پیاوە ئەو هۆشیاریە نەبێ دەربارەی مافی ژنان، چۆن ماف لە خێزانەکەی خۆی بگرێت، چۆن ڕێز لە کچەکەی خۆیان لە دایکی خۆی چۆن مافیان بپارێزیە. لەوانەیە کۆمەڵی شت هەیە درکی پێنەکا، بەڵام لە ڕێگەی هوشیارکردنەوە ئەو ڕێکخراوانە کە ئەو ئیشانە ئەنجامەدەن، ئەو چالاکیانە کە جێبەجێ ئەکەن، ئەوانیش هۆشیارتر ئەبن. من پێم باشە ڕێکخراوەکانی ژنان تەنها لەسەر چینی ژنان ئیش نەکەن، مجموعەیەکی ژن کۆ نەکەنەوە و هۆشیاریان کەن و قسەیان بۆ بکەن، بەڵکو بۆ پیاوانیش ئەو قسانە، چکە توندوتیژیەکان لە ڕێگەی کێوە ئەکرێ بەرامبەر بە ژنان؟ لە ڕێگەی پیاوانەوە ئەکرێت. باشە، وەکو جەنابەت وتت، پێویستە چالاکوانانی ژنان و ڕێکخراوەکانی ژنان بڕۆنە ناو ئەو شوێنانەوە کە لەوانەیە ئەو کەسانە نەتوانن بێنە ناو سیمینارێکەوە یاخود وەرکشۆپێکەوە یاخود چوزانم کۆڕ و کۆبوونەوەیەکەوە، ئەبێ ئێمە بچین لە ناو ماڵەکانی خۆیانەوە. بەڵام ئایا ئەو ماڵانە، ئەو گەڕەکانە، ئەو شوێنانە لە ڕووی هوشیاریەوە تەقبولی ئەوە ئەکەن کە تۆ ڕێکخراوێکی ژنانیت بڕۆیتە ناو ئەو شوێنەوە؟ حکوومەت پشتگیری ئەم ڕێکخراوانە ئەکات و دەعمیان ئەکا، نووسراوێک هەر لایەن کەم هەر نەبێ مەسەلەن نووسراوێکیان بۆ ئەکا کە ئەم ڕێکخراوە ڕێگە پێدراوە بۆ ئەوەی سەردانی ئەم گەڕەکە بکات، سەردانی ئەم شوێنە بکات و هوشیاری بڵاو بکاتەوە. ئێمە سەرڕای ئەوەیشە وەکو ڕێکخراوەکانی ژنان ڕۆشتوین بۆ ئەو هەنێ لادیە و هەنێ شوێن. من وەکو خۆم
ڕۆشتوم لەسەر بابەتی توندوتیژی قسەم کردووە فعلەن ڕەئیان گۆڕاوە لە دوای ئەوەی کە من قسەم بۆیان کردووە. یعنی کۆمەڵی ڕێکخراویشم بینیوە بەرچاوم کەوتووە کە ڕۆشتون و هوشیاری و زانیاری باشیان بڵاو کردێتەوە لەو شوێنانەی کە دوورە دەستن لە سۆشیال میدیا و لە چوزانم لە هاتنیان بۆ ناو کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ئەوانە. بەڵام بە دەرەجە یەک پێویستە حکوومەت پشتگیریەکی باشی ئەو ڕێکخراوانە بکە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بەداخەوە ڕێکخراوەکانی ژنان بەو شێوە باسەکرێت. من ڕێزم هەیە بۆ هەموو ڕێکخراوەکانی ژنان کە بە حساب ئەمان ئەم ڕێکخراوانە خەڵک لە ڕێلا ئەدەن کچان و ژنان لە ڕێلادن نەخێر ئێمە هاتوین تەوعیە بکەین هوشیاری بدەین بەم کچانە بەم ژنانە بۆ ئەوەی ئەوان مافی خۆیان بزانن و بیپارێزن. ئێمە لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیا ئەو ئیشەمانە ئەنجامدا لەگەڵ ئەو بابەتەیە بوو ئەو کاتە توندوتیژی 14 ڕۆژمان هەبوو طبعاً ئێمە 14 نازانم 16 ڕۆشتینە یەکێک لە لادیەکانی گەرمیان زۆر بە جوانی شوێنێکمان بۆ ڕێک خراپ بوو مجموعەیەکی باش لە ژنان و لە کچان کۆبوونەوە لەوێ بۆ لەسەر بابەتی توندوتیژی قسەمان بۆ کردن زۆریش بەباشی استقبالی ئێمەیان کرد پێشوازیان لێ کردین و بابەتەکەیانیش زۆر بەلاوە خۆش بوو باشیش بوو. بەڵام ئاستی هوشیاری لادیەکان ئەو کەسانەی کە لە لادیەکانن یاخود ئەو کەسانەی کە دوورە دەستن لە سۆشیال میدیاوە بەداخەوە ینی من ڕێزم هەیە بۆیان من زۆر احترامم هەیە بۆیان ئەوان ئاستی هوشیاریان لەوانەیە کەمتر بێ خۆ زۆر جار مەرج نییە تۆ کەسێک لە شار بێت و کەسێک لە لادیە بێ ئیتر بڵێ تەواو ئەوەی کە لە شارە ئاستی هوشیارەکەی لەمە زیاترە خۆ هەنێ جار ئاستی هوشیاری حەقی بەوە نییە بڵێ ئەمە لە شارە یاخود ئەوە لە لادیەیە. ئاستی هوشیاری ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانە کە تا چەندێک ئەوان زیاتر گوێ لەو بابەتانە ئەگرن. ئێمە لە ڕۆژانە مەسەن ئەگەر گوێ لە چەند راپۆرتێک نەگرین و چەند راپۆرتێک نەبینین و نەچینە کۆڕ و سیمینار و کۆبوونەوە ڕاستیەکەی ئێمە شەروەکو ئەوانین. ئەوان هەڵبەتە خزمەت نەکراون ڕێکخراوەکان پێیان نەگەیشتون مقەسەرێکە لە ئێمەیە لە ئەوان نییە. ئەگەر ئێمە بۆ نمونە 2 مانگ جاری ڕێکخراوێک دوان بڕوات سەردانیان بکات لەسەر ئەو بابەتانە هوشیاریان کاتەوە نەک تەنها لەسەر بابەتی مافی ژنان و پاراستنی مافەکانیان لەسەر کۆمەڵێ بابەتی تریش یەک دنیا ئێمە کێشەمان هەیە لە ناو کۆمەڵگایە. ئەگەر هەر ڕێکخراوێک خۆی بە بەرپرسیار بزانێت و بڕوات و سەردانی ئەو شوێنانە بکە حتمما ئەوانیش ئاستی هوشیاریان زیاتر بێت و بەرزتریش ئەبێت. ئێمە ئەبێ کۆنتاکتی باشتر دروست بکەین لەگەڵ ئەو شوێنانە کە دابڕاون لەم جۆرە سیمینار و هۆشیارکردنەوانە. ئێمە ئەگەر بمانەوێت ئیشێک ئەنجام بدەین وەکو ڕێکخراوێک هەدەفێکی عاممان هەبێت ئەوە ئەبێ بڕۆینە هەموو شوێنێک ئەبێ سەردانی هەموو شوێنەکان بکەین ئەوە ئەکەوێتە سەر شانی ڕێکخراوەکە خۆی تا چ ڕادەیەک ئەیەوێ ئیشەکانی گشتگیر بێت و هەموو شوێنەکان بگرێتەوە. من ئەگەر لێرە بمەوێ هۆشیاریەک بدەم حەز ئەەکەم زۆربەی شوێنەکان زۆربەی لادیەکانیش ئاگداری بن سەرجەم شوێنەکان قوتابخانەی هەموو لادیەکان پێویستە من بڕۆم و سەردانیان بکەم لە کاتی دەوامە و ئەو سیمیناری کە تەقدیمێکم لە ناو مەکتەبێک لە ناو شارە بڕۆم تەقدیمیکەم لە ناو مەکتەبێک لە ناو لادیەکانیشە. ئەوە ئەرکێکە ئەکەوێتە سەر شانی خۆمان ئێمە وەکو ڕێکخراو ئەو بەرپرسیارەتیە هەڵبگرین. بەڵام ئەگەر من بمەوێت تەنها بەس بۆ ناو بۆ ڕەسمگرتن و بڵاوکردنەوە لە سۆشیال میدیا ئەڕۆم 20 کەس ئەوەنە هاوڕێم زۆرە مەسەن چالاکوانە کێیە ئەڕۆم خۆیان ئەەکەمە بۆ نمونە 20 بۆ 30 کەس بە ئاسانی بۆم خۆ ئەبێتەوە بە تەلەفۆنات دا ئەنوشم ئیشەکەی خۆم باس ئەەکەم. بەڵام تۆ لێرە ئەمە ئیشەکەت بە جوانی تەقدیم نەکرد حەقی خۆیت پێ نەدا خۆتت ماندوو کرد لە پێناو هیچە. بەڵام تۆ ئەو کاتە ماندووبوونەکەت شوێن دەست دیارە و لە شوێن خۆیەتی عەفوەن کاتێک بۆ زۆرترین ڕێژە ئەو پەیامەت ئەڕوا بۆ زۆرترین کەس ئەو پەیامەت و ئەو هۆشیارێت بڵاو ئەەکەیتەوە کاتێک بۆ کەسانێک کە بتوانن بەجددی استفادە لە بابەتەکەی تۆ بکەن. بۆیە من پێم وایە پێویستە ڕێکخراوەکان هەمویان پێکەوە وەکو تۆڕێک کۆنتاکتیان هەبێت گروپیان هەبێت لە ڕێگەی ئەو گروپەوە ئاگایان لە یەکتری بێت بزانن کە چالاکیەکانیان چۆنە سەردانی چ شوێنێک ئەکەن چۆن پێشکەشی ئەو بابەتانە ئەکەن
کەوایە ئێمە نزیکەی لەوانەیە نازانم عەدەدەکەی چەند ڕێکخراوەکان لە کوردستان لەوانەیە 6,000 تێپەڕی بێت پێویستە هەموو ڕێکخراوەکان کۆنتاکتیان هەبێ پێکەوە و ئیش لەسەر ئەم خاڵە بکەن کە ئەهمالی چیتر ئەهمالی ئەو شوێنانە نەکەن وەکو خۆت وتت ئەگەر ڕێکخراوێک ڕوویان تێ بکە بە هین یەکسەیری نەکەن چۆن بڵێ ئەمە کائینێکی فەزائیە و هاتووە بۆ لای بزان کە ئەمە ڕێکخراو هاتووە بۆ ئەوەی هۆشیاریان کات و لەسەر بابەتێکی تایبەت قسە ئەکات و ئیش ئەکات کەیسی ژنان و ئەو بابەتانەی کە تایبەتن بە ژنانەوە چەند ئیشی لەسەر بکەین و چەند قسەی لەسەر بکەین هێشتا حەقی خۆیمان پێنەداوە لەبەرەوەی بەڕاستی کێشەکان زۆرن ئەو کێشانەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە ڕوو ئەدا ئەو حەدەسانەی کە ئەیبینین لە سۆشیال میدیا و هەنێکشی ئەسڵەن هەر بڵاو ناکرێتەوە ئەو ڕووداوانە نەخوازراوانەی کە ڕوو ئەدەن بەڕاستی هەمووی کارەساتن هەمووی بێتاقەتمانەکە بۆیە ئێمە هەتاوەکو پێمان بکرێ و بتوانین و لە توانامانە بێ ئیشی زیاتر بکەین بۆ ژنان و بۆ پاراستنی ژنان و بۆ پاراستنی هەموو تاکێکی ناو کۆمەڵگا